ڕێککەوتن لە ژێر دووکەڵی درۆنەکاندا. بۆ یەکەم جار تیوار دیوە شاراوەکانی ڕێککەوتنەکەی هەرێم و بەغدا ئاشکرا دەکات. لە دوا ساتەکاندا زۆری نەمابوو سوودانی پەشیمان ببێتەوە. دوای بێنەوبەردەیەکی زیاد لە دوومانکی حکوومەتی هەرێم و بەغدا ڕێککەوتنیان ڕاگەیاند. بەغدا ڕۆژی پێنجشەممە کۆبوونەوەی ناسایی ئەنجومەنی وەزیرانی کرد و ڕەزامەندیدا لەسەر ڕێککەوتنی ڕادەستکردنی نەوتی هەرێم بە بەغدا. واک دەستپێک بەغدا دەڵێت بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنەکە موچەی مانگی 5 خەرج دەکرێت. ڕازیبوونی هەرێم بە ڕادەستکردنی 230,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و 120 میلیارد دینار داهاتی ناوخۆی مانگانەش بەس بوو بۆ ئەوەی بەغدا گوڵۆپی سەوز بۆ ڕێککەوتنەکە هەڵ بکات. لە پشتی پەردەوە چی گوزەرا و ڕێککەوتنەکە چۆن هاتە بەرهەم؟ تارمایی هێرشی درۆنەکان تا چەند هەڕەشەیە؟ مانگی 5 ئەم ساڵ بەغدا موچەی مانگی چواری نرد. چەند ڕۆژێک دواتر مەسرور بارزانی لە ئەمریکاوە ڕێککەوتنێکی بەرهەمهێنانی غازی لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان ڕاگەیاند. هەرەوکات بەغدا ناڕەزایەتی خۆی بە ڕێککەوتنەکە نیشاندا. سوودانی بە فواد حوسێندا نامەیەکی بۆ هەرێم ناردبوو وتبووی ئێمە لە تەلەڤیزیۆنەکانەوە بینیومانە ڕێککەوتنی غاز کراوە. ئەمەش ئیهانەیە بۆ ئێمە و حکوومەتی ناوەندی. هەر بۆیە لەمە دووە ناتوانم گەرەنتی ناردنی موچە بکەم. 2 ڕۆژ دوای ئەم پەیامە مەسعود بارزانی لە کۆنگرەی لاوان پەیامێکی توندی بڵاو کردەوە و بە زمانێکی توند و هەڕەشامێز بە بەغدای وت قبوڵی ناکەن موچەی خەڵکی هەرێم دوا بکەوێت. ئەمەش وەڵامێک بوو بۆ پەیامەکەی سوودانی و شیعەکان کە خەڵک ئەو کات نەیدەزانی. دواتر شیعەکان وەزارەتی دارایی عێراقیان ڕاستپارد کە وردەکاری داهات و خەرجی هەرێم بە پێی پێوەر و داتای خۆیان بڵاو بکەنەوە و هەرێمیان قەرزبار کرد بەوەی کە پشکی لە بودجە و موچە نەماوە. بەمەش بە خەمڵاندنی خۆیان بۆ داهاتی ناوخۆ و نەوتی هەرێم لە پشکی هەرێمیان لە بودجە بڕی بوو بە پێی مەقاسە. کات هاتوو چوو شاندی هەرێم چوونە بەغدا. دانوستان لەسەر ڕادەستکردنی نەوت دەستی پێکرد. لە ناو شەو و ڕۆژە گەرمەکانی بەغدا شاندی هەرێم و عێراق گفتوگۆی گەرمیان هەبوو. ئەندامێکی شاندەکە وتی ڕۆژ هەبوو دا کاتژمێر لە کۆبوونەوەدا بووین، بەڵام ئەمانە هیچی لێ سەوز نەبوو تا کار گەیشتە ئەوەی هەفتەی داهاتوو شاندەکە گەڕانەوە و کارەکە گەیشتە بنبەست. وەزیرە کوردەکان بە تایبەت پارتیەکان هاتنەوە. شەمەی ڕابردوو بارزانی سەرپەرشتی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی حیزبەکەی کرد. زانیاری گەیشتە لای لایەنە شیعەکان کە نیازی کشانەوە و بایکۆتی هەڵبژاردننی عێراق و پرۆسەی سیاسیان هەیە. ڕۆژی هەینی نوری مالیکی سەرۆکی دەوڵەتی یاسا تەلەفۆن بۆ بارزانی دەکات و بە ناوی خۆی و هادی عامریەوە دەست پێشخەری دەکات و داوا دەکات بارزانی جارێ بڕیار نەدات و دەرفەتی هەفتەیەکیان پێ بدات تا بگەنە چارەسەر. ئەوە بوو کۆبوونەوەکەی پارتی بەو جۆرە کۆتایی هات و دەرفەتەکەیاندایە بەغدا وتیان ئەمە دوایین دەرفەتە. لە پشتی پەردەوە هەریەکە لە نەجیروان بارزانی و مالیکی و هادی عامری و فواد حوسێن بە تەلەفۆن و ناڕاستە و خۆ پەیامیان دەگۆڕیەوە. هەرچۆنێک بوو مالیکی لە ناو چوارچێوەی هەماهەنگی پێشنیازێک دەکات کە دەکرێت بگەنە چارەسەری مامناوەند لەگەڵ هەرێم و دەکرێت هەردوو لە بەشێکی داواکانیان خۆش بن. لە کۆبوونەوەکە سوودانی و خەزعەلی و فالح فەیاز تون دەبن و لە دژی دەبن و پێداگری دەکەن کە دەبێت هەرێم هەر 400,000 بەرمیل نەوتەکەی ڕادەست بکات. بەڵام دوجار مالیکی و عامری و عەمار حەکیم و عەبادی و چەند کەسێکی دیکەیان کە زۆرینەی شیعەکان و چوارچێوەی هەماهەنگین دەگەنە بڕیار و بەرەی دژی ڕێککەوتنیش داوا دەکەن کە دەبێت ڕێککەوتنەکە کاتی بێت. هەرچۆنێک بوو هەواڵەکە بە فواد حوسێن دەگەێنرێت و دەوترێت دەبێت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران هەرێم ئامادەی دەرببڕێت کە پابند بێت. ئەو کات بەغدا بڕیاری خۆی دەدات، بەڵام دەبێت بزانرێت کە ڕادەی پابندیەکەی هەرێم چەندە بۆ ڕادەستکردنی نەوت و داهات. فواد حوسێن وەڵامەکە دەگەێنێتەوە بە هەرێم و دواتر هەریەکە لە ئومێد سەباح و ئامانج ڕەحیم و وەزیری سامانە سروشتیەکان لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق پڕۆژە پێشنیازێک ئامادە دەکەن کە لە سەرەتادا 230,000 بەرمیل ڕادەست بکرێت. بۆ ئەمەش لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی بە سەرپەرشتی بارزانی بڕیار درا ئەما وەک دوایین وەڵام لە ڕێگای بافڵتاڵەبانیەوە بدرێتەوە بە سوودانی. بافڵتاڵەبانی هەر شەو گەیشتە بەغدا و دڵنیایی پێدرا کە حکوومەتی هەرێم پابند دەبێت بەو بڕە نەوت و داهاتە دیاریکراوە و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران پەسەند دەکرێت. سودانیش وتبووی دوای پەسەندکردنی ڕێککەوتنەکە ئێمەش بە 24 کاتژمێر پەسەندی دەکەین. هەر بۆیە ڕۆژی پێنجشەممە 7 2025 کۆبوونەوەی ناسایی ئەنجومەنی وەزیران کرا و ڕەزامەندی ترا. ئەو کاتی ئەم هەفتەش بە درێژایی شەوەکان هێرشی درۆنی دەکرایە سەر کێڵگە نەوتیەکان.
ئەمەش وەک پەیامی گروپەکانی مقاومە کە لەناو کۆبوونەوەی چوارچێوەی هەماهەنگیدا بە ئاشکرا دژی ڕێککەوتنەکە بوون. سەرچاوەیەکی ئاگادار بە تیواری ڕاگەیاند، سوودانی خەریک بوو لە دووە ساتەکاندا پاشگەز ببێتەوە پێداگری کرد کە دوای ئەوەی نەوتەکە چووە ناو بۆڕیەکە ئەو کات موچە دەنێرن، بەڵام شاری مالیکی و هەرێم و دەرەوەش ناچاری کرد لانیکە موچەیەک بنێرێت. سەرچاوەکە وتی سوودانی کەوتبووە عینادی و لە ڕاگەندراوەکەی ئەنجومەنی وەزیرانیش بۆ خەرجکردنی موچە ئەو بڕگەی زیاد کرد کە موچە خەرج دەکرێت، دوای ئەوەی سۆمۆ نەوتی هەرێمی وەرگرت و هێندەشی نەمابوو پاشگەز ببێتەوە. هەرچۆنێک بێت لە پشت پەردەوە ڕێککەوتنی هەرێم و بەغدا گێرەوکێشەی زۆری هەبوو، تا ئەوەی هەردوو لە گڵۆپی سەوزیان بەڕووی یەکدا هەڵکرد و ڕێککەوتنی موچە و نەوت کرا، ڕێککەوتنێک کە لەژێر دووکەڵی درۆنەکاندا هاتە بەرهەم.